مامۆستا سڵاوێکی گەرم و گۆڕ پێشکەش بە تۆ. من سوارم ڕەنگە بە دەنگمدا بناسی، هەڵبەت لە مێژە بە خزمەتت نەگەیشتوم، هەم ڕواڵەتم و هەم دەنگم پیرتر بووە و گۆڕاوە. وەک میرزا محەممەدی تۆ منیش سەرم ڕووتاوەتەوە. ئەوە ڕێو شوێنی تەبیعەتە کە شت جا ئەو شتە چ ئینسان بێ و چ حەیوان و شتی تر کۆن دەبێ، دەژاکێ بۆ وردە وردە بەرەو نەمان و فەوتان دەچێ. مەولەوی تاوەگۆزی لام وایە شێری ئەو بێ ئەفەرمێ باڵام کردەوە مەیل وەلای پەستی، وردی کلانەن دەروازەی هەستی. شێرێکی دیکەی فارسیش هەیە، تەواوی شێرەکەم لەبەر نییە، بەڵام مەفهومەکەی ئەوەیە کە دەڵێ کابرایەک تووشی پیرێک بوو کە کۆم ببۆ و داهات بووە، لێ پرسی کوتی لە چی دەگەڕێی و کۆم بووی و چاوت لە عەرزە، چی لێکم بووە؟ کوتی گەنجی لاوی، ئەوی کە من لێمون بووە ئەوەیە. هەڵبەت وا نەزانی مامۆستا گیان کە من هیوابراوم و خۆم زۆر بە پیر دەزانم. خێر پیری تەنانەت بە تەمەنیش نییە، پیری بە دڵە. هیوا هەیە بە جوانی پیرە، هیوا هەیە زۆریش پیرە بەڵام بە گوڕە. من لام وایە چونکی بە ژیان هیوام هەیە، چونکی خەڵکم خۆش دەوێت، بەڕاستی پیاوی باشم خۆش دەوێت. لەبەرەوە ژیانیش جیهانیش پڕە لە پیاوی باش و شتی خۆش. من هیوا براو نەبووم و هیوام بە ژیان هەیە. هیواشم ئەوەیە کە ڕۆژێک بتوانم خزمەتێک بەو کەسانەی کە خۆشم دەوێت کەم، و هەڵبەت ئەوەی کە لە وزەشمدا بێت تا ئێستا درێغم نەکردو. پێم خۆش بوو بزانم کە بنەماڵەکەت خێزانەی لە کوڕەکانتەوە تا کە زۆر لە مێژە بە خزمەتی نەگەیشتوم. هیوادارم هەر وەک جاران سەری حاڵ و کەیف خۆش بێ. و کاک محەممەد لێرە ماوەیەکی زۆر زۆر کورتە، دەڵی بۆ ئاور هاتووە لێرەیە، و ئێستاش کە شەوی ئاخرە و بەداخەوە بۆ بەیانی بڵیتی کڕیوە و لێک جیابینەوە. لە منی داوا کرد کە ئەو چەند وتەیە پڕ بکەمەوە. نازانم کە تا چه ئەندازەیەک دەبێتە تەبعەی میرزا محەممەد کە من لێرە گلم داوەتەوە و لێرە هێشتومەتەوە. بەڵام بەڕاستی ئەو لە مێژە هاواریەکی دەڵێ لە وڵات من زۆر خۆشنێ و نیم، و لای وایە بەگەڕیدە بەناوبانگە دەڵێت بۆ چووە بۆ تاران و 20 شەوە لەوێ دانیشتووە و نایەتەوە. من زۆرم حەول داوە کە پێی بسلمێنم قسەی خەڵک هەڵبەت تا ئەندازەیەک گرنگە، ئینسان دەبێت گوێی بداتێ، چونکی هەر بۆ خۆی ناژی خەڵک. ئینسان تەنیا ئەوەی کە خۆی دەیەوێ بۆ ئەوە ناژی. بەڵام شتێکی تریش هەیە کە ئینسان نابێت زۆری گوێ بداتە قسەی خەڵک، بەتایبەت قسەی مۆغڕێز، بەتایبەت قسەی ئەوانە کە وەک کابراوان نە بە کابرا پێخۆشەوە نە بە کابرا. دەزانی مەنزورم چییە؟ هەڵبەت بێ لەوە زیاتر ناتوانم تەسریحی پێ بکەم. زستانیش بوو، بەفر بەری دەرکی تەنانەت بە منیش گرت بوو لە تاران، و هەموو ڕۆژێ رادیۆمان دەگرت کە دەیگوت ڕێبەستراوە، و یا من دەهاتم بە جۆ پێم دەگوت دەمگو ڕێبەستراوە و نەمدەهێشت. ئەو بەینە بەڕاستی یعنی هەر هەوتووی ئەوەڵی بە مەیلی خۆی بوو، دوو هەوتووی تری بە مەیلی من بوو و زۆری پێناخۆش بوو. من لام وا بوو کە بیری ماڵی کردووە، بۆ خۆشی دەیگوت نەخێر زیاتر لەبەر کوڕەکانی مامۆستامە کە سەرپەرستی و قەیمومەتیان ئێستا بە منە، و مامۆستا دڵی لێم دێشێ و مناڵەکانیش ممکنە لە غیابی مندا باش دەرز نەخوێنن،
و باش سەرپەرستی نەکرێن و ببێتە دڵڕەنجی مامۆستا. هەڵبەت ئەگەر مامۆستا هات و گوێی لە دەنگی من بوو، من لە تارانەوە تا بۆکان و لێەوە تا قەرەگوێز تا هۆدەکەی خۆی چەند میلیمیترە ئەوەندە ملیۆن جاری دەستماز دەکەم. هەڵبەت دەڵێن شەریکی فارسی دەڵێ ئین تشنگی به جام و قدح تی نمیشود. زیاتر لازمە کە لە خزمەتدا بم و زیاتر لە قسەکانت استیفادە بکەم. هەڵبەت ئێستا من متەکەلیمی وەحدە، تۆ بەداخەوە ناتوانانی شتێک بفەرمووی و ئەو زۆر بڵێی و زێرجادڕی من کەمێک بە قسەی زۆر جوان و زۆر ڕازاوی خۆت کە من واقعا حەزم لێیانە خۆش بکەی. بەڵام هەروەک ئەرزم کردی تاسەی من لەوانە نییە بە قسە بشکێ، دیدارێک دەستماچکردنێک پێویستە. دەڵێن المراسلة نصف المواصلة، واتە نامە بۆ نووسین نیوەی پێگەیشتنە. هەڵبەت قسە لەگەڵکردنیش وەکە چەشنێکە لە مراسەلە نیوەی دیدارە. بەڵام من ئەوە قبوڵ نییە دیتنی ڕواڵەتی مەعسووم و پاوک و فریشتە مانەندی تۆ مامۆستاگیان بۆ من بەڕاستی ساڕشکەرەوەی برینی دووریە. ئینشاءڵڵا بە خزمەتت دەگەم و ئەوەشم بۆیە پرسردەوە کە دووبارە مەجبورم، من شاعرم مامۆستا، مەجبورم هەر بە شێعر مثال بێنمەوە. شێعرێکی دیکەیە هەری مەولانا جەلالەددینی ڕۆمیە دەفەرمێ آب دریا گر کنی در کوزه‌ای چند گنجد قسمت یک روزه‌ای. آب دریا را اگر نتوان کشید هم به قدر تشنگی باید چشید. ئاوی دەریایە تاسەی تۆ، بەڵام دڵی من و ئیمکانی من گۆزەی لەو ئاوە دەریایە، لەو گۆزەیەدا هەر کەمێک گێ دەبێتەوە، بەڵام تینوو دەیەوێت تەواوی ئاوی دەریا هەڵبوشێ و منی دەمەوێت تەواوی ئیمکاناتم و تەواوی سەعادەتم بەنسیب ببێ بە خزمەت تۆ بگەم و لە خزمەتت دابنیشم و ئەو لە حەزانێکە لە خزمەت تۆدا دەگزێ لە زەمیرمدا و لە هەناومدا سەبت بکەم. بەڵام ئێستا کە ناتوانم ئەوە بکەم و دوورم بەداخەوە بەو شوێنی ژیان لێکی دوور خستوینەوە پەلەقازە بۆ ژیان، من کەوتومە تاران و کەوتومە شەڕەچەقەی رادیۆ و تەلەڤیزیۆن و ئێوەشە لەسەر ژیانە خۆش و مرەفەهەکەی جاران و ئافان بژیرەکەی خۆتانن. بەو ڕێفاه مەعنای هەر ئەوە نیە مامۆستاکە پیا و سامانی هەبێ و پوڵی هەبێ. گەورەترین سامان ئەوەیە کە ئینسان ڕەزای هەبێ و خۆشبەختان تەواوی پیرەکانی ئێمە ئەوانەی کە مربوطن بە ژیانی کۆنەوە هەموویان ئەو سەفای قەلبیان هەیە کە بەداخەوە ئێمەی ناو نیمانە جا ژیان تەزی ژیان لە ئێمە وەرگرتوتەوە یا خۆمان بێهیممەتیت. ئەوە شتێکە کە ئێوەی پیری دڵگیر دەتوانن بیفەرمون. من ئێستا کە ناتوانم بێمە خزمەتت بە ئەندازەی تینوەتی خۆم و بە ئەندازەی تاسەی دانەمرکاوم ئەوەندەم عەرز کردی دەستت ماز دەکەم، لاقت ماز دەکەم و بە خودای گەورە دەست پێرم بە هیوام لە دوعای خێر کە وەڵڵاهی خوا ئازادە کە لام وایە دوعا گیرا دەبێ بە علەتیەوەی پیاوێکی بێ ئەندازە بە خۆشقەلب و خۆشنیەتت دەزانم دوعام بۆ بکەی و فەرامۆشم نەفەرمووی. و دەستی خادمتهات ماز دەکەم، سڵاوی برا چکۆلەکانم دەگەێنم
و تەبرەئەی کاک محەممەد دەکەم بەو تەشتە و ئەگەر ماموریەتێکی بچووکیش هەڵبەت من کوڕی تۆم بەڵام ئەگەر کارێکم هەبێ لام وایە بۆم جێبەجێ دەکەی کاک محەممەد پێ دەکەنێ لام وایە دەزانێت کە خاڵی بڵم ئەوی لەوەیە کە خۆت فەرمووی بەو براژنەم کە بابا لینگەکەوش و پشتە پێ و ئەوانە سەرکردەری هەندێ بکە دێمەوە واوی من فزوران بووی ڕۆشن دەکەمەوە کە خەتای کاک محەممەد نەبووە و تەکرە زۆریشی تازە هەبوو زۆریشی دەکوت و لێرەش خەزانی من هەر سەری هایش بۆ سەرسەری کاک محەممەد دەیگوت لەبەر ئەوانە لەبەر هیچیان نییە هەر تاسەی دیتنی ماڵت کردووە کاک محەممەد بۆ خۆی پێرەکەنێ و ئەوە قوڵ نییە بەڵام ئەوە بۆ تەبرەی کاک محەممەد باشە کە تۆ بیفەرمووی من لێرە گلم داوەتەوە دەیجا بەخۆرا دەسپێرم ژیانە تۆش